بەڵێ ئەزان و خۆشەویستان ئەنجومەنی سەربەرزی کۆمەڵی دادگەری پرۆژەیەکیان بە ناوی ڕێگای ئازیزمان ڕاگەیاندووە کە لەو پرۆژەیەدا ڕۆژی هەینی 28 تاقیکردنەوە لەسەر سوورەتی حجورات ئەنجام دراوە کە ژمارەیەک لە بەشدار بووان و گەنجان بەشداریان لەم پرۆژەیەدا کردبوو تاقیکردنەوەیان لە سوورەتەکەدا ئەنجام دابوو کە تاقیکردنەوەکە لە شاری سلێمانی ئەنجام درابوو واروەها بەشداربوانیش لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان و بەشداریان تێدا کردبوو و لە چەندین تەمەنی جیاوازدا بەشداریان لەم پرۆژەیەدا کردبوو کە ژماری بەشداربووان زیاتر لە 2500 بەشدار بووبووە. قسە و باز لەسەر ئەم پرۆژەیە دەکەین بزانین پرۆژەی داهاتووی ئەنجومەنی سەربەرزی کۆمەڵی دادگەری چییە و وەروە ئامانج لە بوونی ئەم پرۆژانە بەتایبەت بۆ کۆمەڵگەی ئێمە ئامانجیان چیە لەم پرۆژانە و واروەها بزانین زانیاری زیاتر لەسەر ئەم پرۆژەیە کە بەڕێوە چووە چییە. بە میوانداری زۆر بەڕێزان مامۆستا عومەر وەهاب سەرپەرشتیاری پرۆژەی ڕێگای ئازیزمان وەروەها شەهلا ڕەحیم سەرپەرشتیاری پرۆژەی ڕێگای ئازیزمان کردووکیان لە ستۆدیۆ لەگەڵماندا زۆر بەخێر چاومان بەخێر بێن. مامۆستا عومەر ئەگە باسێک لە پرۆژەکە بکەیت و پرۆژەکە بە چەند بەشدار بوو لەم پرۆژەیەدا بوونیان هەبوو لە چەند شوێنەوە بەشداریان کردووە. بسم الله الرحمن الرحیم. خی گەورە پاداش دامەتەوە خی گەورە نمونەتان زیاد کە ئەم کەناڵە بپارێزێ ئینشاءڵڵا ئەم کەناڵێکی پیرۆزە بەڕاستی یعنی دەورێکی کاریگەری هەیە لەسەر ئەخلاق و ڕۆشتی ئەم کۆمەلگایە. پرۆژەی ڕێگای ئازیزمان یەکێکە لەو پرۆژانەی کە داخوازی خەڵک و گەنجان و لەوانی کۆمەلگاکەمانە بۆی مەشغوڵ نەبێ بە شتی لاوەکی و ئەنتەرنێت و پۆبجی و شتی خراپ مەشغوڵیانەکەینیان هانیانین مەشغوڵ بن بەشتی خێر و خشتی چاکەوە. پرۆژەی ڕێگەی ئازیزمان کۆمەڵێ برای خۆشەویستمان کە کاکێمن و کاگاکەم و کۆمەڵە گەنجمان هەیە ئەوان بەناوخەیان دانا دوایی ئەیخەنە بەردەست لیژنەی پەروەردەیی ئەنجومەنی دادگاری لە ئەنجومەنی سەربەرزی بۆ ئەوەی هەڵسەنگانی بۆ بکەین و ئیشەکە ڕاپەڕێنین بۆ ئەوەی بێتە ئەنجام. ئێمە لە ئەم جارە لە پرۆژەی ڕێگەی ئازیزمانە کە سوورەتی حجووراتماندانە بەڵام ئێمە سێم ساڵە کە ئەم پرۆژەیە جێبەجێ کرێ. ساڵی یەکەمیان سوورەتی مولک بوو سوپاس بۆخوا ئەوش دەنگانەوەیکی باشی ئەو سەرکەوتوو بوو. پرۆژەی دوێژمان سوورەتی سەف بوو ئەم جارێشیان سوورەتی حجووراتمان ئەو بەرایانە هەڵیان بژارد بوو. ئێمەش ئۆخەیمان بۆ کردن و ئامادەسازیمان بۆ کردن لە خوشکان و لە برایان توانیمان ئەم پرۆژەیە سەرکەوتی بەڕێوەبەرین. دەستان خۆش بێخۆ مامۆستا شەهلا دێمە لای بەڕێستان دووبارە دەستان خۆش بێ خۆی گەورە پاداشتان باتەوە. ئەم جۆرە پرۆژانە حتمەن گرنگی و ئەهمیەتێکی زۆری هەیە بۆ گەنجان بۆ هەموو لایەکمان بۆی کە شارەزای ئاەتەکانی قورآنی پیرۆز بین. ئامان چی بوو لەم پرۆژەیە و لەم کاتەدا بۆچی پێتان باش و پرۆژەیەکی لەم چەشنە ڕابگەین؟ ئەم سوورەتی حجووراتە بەڕاستی کۆمەڵێک یعنی کۆمەڵێک ڕەوشت فێری ئینسانەکانەکە سەرەتا فێری ئەوە دەکا کە دەنگ بەرز نەکەیتەوە. کاتێک ئەم ئاەتە دابەچووە خی گەورە لەم سوورەتەدا فەرمووی دەنگ بەسەر پێغەمبەری خۆیان بەرز مەکەنە و تۆمەت و بوختان بۆ یەکتری مەکەن. یعنی ئەم سوورەتە هەمووی نەسیحەت و مۆزگاریە بە تایبەتی بۆ گەنجی ئێستا. گەنجی ئێستا یعنی بەڕاستی زۆر لە دواون لە مەسەلەی ئەخلاق و دینە. ئەم سوورەتانە فێری ئەویانەکە بە دوای شتی ڕاستیا بگەڕێن دوای تۆمەت و هەندێک شتی لاوەکی مەکەون. بەڕاستی کۆمەڵی مۆژگاری باشی تایە ئەنجا گەنجانی ئەمەسەن ناخوێنن هیچیان ناخوێنن هەموو شتی ئاسانکار بۆ دەستیانە بەم مۆبایلە. ئێمە فێری ئەویانەکەین بخوێنن. ئێمە تەنانەت کاریگەرمان کردە سەر نابیناکانیش سەر نابیستەکانیش یعنی بێ ئومێد نین هەرچەند نابینان ئەوە بەلایەنە خۆشە ئەخوێنن داوە لە یەکێکن یان لە ڕێی سەوتێک و تەجیر بکرێ ئەخوێنن نابیستەکانیش ئەخوێنن. یعنی ئێمە وامان لێکرێ کە هیچ جیاوازێک نەبێ لە بینی ئەوەی کە نابیستێ یان نابینێ یان ئەبینێ یان ئەبیستێ. هەموو کەسیش فێری ئەوە ئەکرێ کە ئاگات لە ڕەوشتت بێ ئاگات لەوە بێ سەوت بەسەر هەموو کەسێکا بەرز مەکەرەوە بە تایبەتی کەسی ئەگەر ڕێگەی ڕاستت پێ پیشانەیە.
حتما چەند کات هەبوو بۆی کە تاقیکردنەوە ئەنجامداین پێش تاقیکردنەوە چەند کات لە بەردەست ئەو کەسانەیە بوو کە ئەم پرۆژەیان لە بەردەما نزیکەی مانگێک بوو وامەسەوانە بوو نزیکەی مانگێک لە بەردەستیانە بوو چونکە ئێمە کاتێکە ئەو برایانە هەڵێ بژێرن سەرەتا پێداچوونەوەیکی ورد ئەەکەین ئایا سوودی ئەمانە لە چیایە ئەنجا ڕایەکەنی لە ناو خەڵکە کە ناکرێ هەڕەمەکی بیخیتە ناو خەڵکەوە تا تەواو بنەچەکەی نەشێلی و دەکاری بۆ ئاەتەکان نەکەی بزانیت تا چەند ئەی پێکەیت تا چەندە نەسیحەتە بۆ گەنجان چکامە بەستی ئێمە لێرە زیاتر گەنجانە بۆی لە ماوەی مانگەکە توانرا بە جوانی لە بەرگەشتگار یعنی بەڕاستی ڕێژێکی زۆر نزیکەی 3000 کەس ناوی نووسی بوو نازانی ئەنجاوانەی ئێمە تقریبا 2500 لەوانەیە زیاد بەشداری کردبێ یعنی بە ماوەی مانگەی ئەم شتە زۆر زۆر بوو ئەنجا لە هەموو شارێکی شۆ بەشداریان کردبوو ئەو نەبوو بڵێن کاتەکەی کە مچکە ئاەتەکان ئەوە زۆر نییە ڕاستە ساشالا جگەلەوەی کە کۆمەلگای ئەمە پێویستی بەم جۆرە سوورەتانە هەیە تێگەیشتن لیان و جەبەجێکردنی ئەم سوورەتانە بۆ لایانی زمانیش زۆر باشە بەرە بە زمانەکەی یا فێری زمانی عەرەبی ئەکات تێگەشتیشی بۆ قورآنی پیرۆزەر باشە یعنی ئێمە ئافرەتی وا پیرمان لەلا بوو تەسەورت نەئاکرد من خۆم پێمەوە دایگیان چۆن نتوانی لەبەریکەی ئەوە مامۆستا بەخوا فەتحە و کەسرەکانیشم لەبەر کردووە یعنی کوڕەزاکەم کچەزاکەم بەهۆی منەوە هەمویان فێری ئەم خوێندنەوەیە بوون ئەو نەموتەوەرن بۆم خوێندنەوەرن فێرم بکەن هەمویانم فێریم عەرەبیە کردووە بەهۆی خۆمە کە فێر بووم ئەوانیشم فێر کردووە یعنی زۆر شتێکی باش بوو زۆر باشە ئەمە مەستا ئەمە بەشداربووەکان بە دیاریکراوی لە چەند شارەوە بەشداریان کردبووە تەمەنیان لە نێوان چەنددا بوو وڵا بەشداربووان بەگشتی لە هەموو شارەکانەوە هاتبوون بە تایبەتی ناوشاری سلیمانی زۆرترینی هاتبوو وهروەها لە منتیقەی هەورامان و هەڵەبجە و قورماڵ ئەوانەشەوە لێ هاتبوو هەروەها لە هەولێریشەوە هاتبوو لە منتیقەی چەمسەماڵ و ئەوانیشەوە کۆمەڵێک هاتبوون بەس بە دیاریکراوی کە زۆرترینی بێ ناو شاری سلیمانی وهروەها بە هەموو ئێمە کەڕامانگەیان بۆ هەموو تەمەنێ بێ یان دیاریکراو نەیە بە خۆشکان بێ یا برایان بێ یان تەمەنێکی مناڵ بیان گەورە بێ یعنی لە مناڵێکەوە مناڵی وا هەبووە سەرەتایی بۆ بەشداری تیا کردووە بە گەرم و گوڕیەوە کەسی تیا بووە کە تەمەنێکی 70 ساڵ بووە سوپاس بەخوا هەمویان بە جۆش و خرۆچێکەوە هاتوون بۆ ئیمتیحانە چونکە زانیویان ئەجر و پاداشتێکی تایە واروها بە بۆنەی ئەم سوورەتەشەوە زۆر لە ئادابەکانی ئیسلام فێرە بن یعنی لەوانەیە لەوە پێشکەس یەک سوورەتی حجوراتی لەبەر کردی بێ بەڵام تەفسیرەکەی نەخوێن بێتەوە تەفسیری سوورەتی حجورات یعنی بۆیە زانایانی مفەسیرین ناوە سوورەتی ئەخلاق یعنی ئەخلاقی مسلمان جوانەکە هەر لە دەنگ بەرزکردنەوە هەر لە گومانی خراپبردن بە خەڵکەوە یعنی وامان لێ کە ئێمە کە شتەیەکە بینین یەکسەر گومانی خراپ بۆ کەسێ نەبین بڵێن وەڵاوە لەبەر خوا نایکە تۆ بۆ ظاهری ئیشەکاکە تۆ گومان وابێ کە باشە یعنی یان بە نیسبەت ئەوەی کە ئەگەر کەسێک هەواڵێکی ناڕاستی هێنا ئێوە یەکسەر بڕوای پێ مەکەن تیبیانی لێ بکەن لێ بکۆڵنەوە بزان ئەم هەواڵە ڕاستە درۆیە اینجا ڕای بگەێنن یعنی ئەمەمان تێگەێنی ئێمە ڕۆژانە لە فەیسبوک و لە سۆشیال میدیا و شتەکانە ئەبینی هەواڵێکە هێنن بڵاوێکەن و یەکسەر شێرێکەن بە هەموو عالەما نازی ئەمە هەواڵە ڕاستەیە درۆیە بەلێەوە فێرمانەکە هەست شتێکمان بیست یەکسەر نەیگەڕینەوە بۆ خەڵک و هەروە ئەم سوورەتە باسی بەرایەتی بینی مسلمانانەکە خۆش ینی بینی مسلمانان خۆشکە نەوەگە بێ ڕپمان لێک بێت و ینی مۆڕە لە یەکەین ئێمە هەمومان بەرایەکەین هەمومان یەک شت کۆی کردوینەتەوە لەبەرەوە سوورەتی حجوورات کە ئەم هەموو تەمەنی تیا کۆبووەتەوە هەموو بە جۆش خولۆشێکەوە هاتوون ئیمتیحانیان تیا کرد ئیسفادەیەکی تریشیان لێ کردووە کە ئەو ئادە بە جوانانەی لێ فێربوون تەفسیرەکان خوێنەوەتەوە مامۆستا تا چەند کۆمەڵگە ئێمە پێویستی بەم جۆرە تاقیکردنەوەوانە هەیە تا چەند پێویستی بۆ هەیە کە شارەزای ئاەتەکانی قورآنی پیرۆز بێت کە هەم خۆشببختی و خۆشگوزەرانی هەم بۆ خودی خۆی هەم بۆ خێزانەکەی هەم بۆ کۆمەلگایێنێت حتمما ئەگەر بە وردی بە جوانی لە ئاەتەکانی قورآنی پیرۆز تێ بکات تەمان ئەم پرۆژەی ڕێگەی ئازیزمانە زیاتر سوولەتەکانی هەڵبژاردووە و بە تەفسیرەکەیەوە پرۆژەی تر هەیە بەهای فەرموودەکە زیاتر تایبەتە بە حەدیسەکانیان پرۆژەی تر هەیە لە شوێنی تر ڕاگەێنی بەڵام ئەمانەی ئێمە کاڵە بژێرێت ضرورێتێکە بۆ کۆمەلگای ئێمە کە چ سوورەتی هەڵبژێرن و بۆی خەڵک ئیسفادەی لێ بکات
هەم لە ڕووی خوێندنەوەی تەفسیرەوە تەبەن لە تەفسیرە حەدیثی تایە ڕێی زانایانی تایە هەموو شتێکی تیا کۆ بۆ تۆ لە تەفسیری ئەو ئاەتانە تێگەیشتنە لە ئاەتەکان بە تەواوەتی ئەنجا لەبەرەوە ئەگەر حەز پرۆژەیە بێت لای ئێمە هەڵسەنگانی بۆکرێت ئایا ئیسفادەی ئەخلاقی و بڵێن ڕەوشی کۆمەلگا پێویستیەتی کە خەڵک ڕووی تێ بکات اینجا بڵاوەکەینەوە لەبەرەوە بە وەڵامدانەوەی داخوازی خەڵکە کە خەڵک پێویستی بەچی بێت سوورەتی هەڵبژێرێت کە خەڵک ئیسفادەی لێ بکات بۆ ئەو ڕۆژگاری کە تایەتی زۆر باش مامۆستا شەهلا شێوازی بەڕۆچوون ئیمتیحانەکە چۆن بوو و هەروەها چەند کاتژمێر دیاری کرابوو بۆ ئەوەی کە ئەو کەسانی کە بەشدار بوون لە ئیمتیحانەکەدا وەڵامی پرسیارەکان بدەنەوە پرسیارەکانیش ئایا نووسینەکی بوون لەلایەن کێوە دیاری کرابوون پرسیارەکان ئیمتیحانەکان هەڵبژاردن بوو زیاتر وە کاتەکەشمان ئێمە لە 4:09 دەست پێ ئەەکەین تقریبا بۆ 5:09 ساعتێ بۆ گەنجان بەس بوو زۆریش بوو بەڵام ئێمە مڕعاتی هەندێک کەسی ترمان کرد بە تەمەنەکان خوێندنەوە بووان تۆزێ ناڕەحەتتر بۆ چکات تازە فێر بوون وە بۆ نابیست و نابیناکانیش کاتمان زیاتر درێژ کردو لە بەرخاتی ئەو دوو کۆمەڵە باشە ئێوە لە شاری سلێمانی ئیمتیحانەکەتان ئەنجام دابوو و بەشداربووشتان لە شوێنەکانی تر هەبوو بیرتان لەوە نەکردوێتەوەکە لە شوێنەکانی تری شوێن دابین بکەم بۆ ئەوی بەشداربووەکان هەنێکیان هەیە ناتوان توانای داراییان نیە خۆت ناگونجێ بۆیان هاتوو چۆ بکەن و بێنە شاری سلێمانی بۆ ئەوەی ئیمتیحانەکان انجام بدەن بیرتان لەوە نەکرێتەوە شوێن دابین بکەن لە شوێنەکانی دیکە بیرمان لەوش کردوێتەوە ئێمە لەبەرەوەی بەشداربووی ئەو شوێنانەش هەیە بەڵام یعنی بۆ نمونە ئێستا لە سێ سایق هەبوو ڕێژێکیونە زۆر نەبوو تا ئەمە ساحەیەکی گەورەیان بۆ بگرین وتمان لەسەر مەسروفی خۆمان سیاریان بۆ بگرین بابێن و بشگەڕێنەوە ئەومان بە ئاسانتر زانێ لەبری ئەم ئیمتیحانە پێویستی بە چاودێرێکی زۆر هەیە پێویستی مامۆستایەکی زۆر هەیە کە سەربەرشتی بکە ناڵم چکە لەبەرەوەی کۆمەڵک نابینا و نابیست و ئەنجا نەخوێنەوە پێویستی بە چاودێرێکی زۆر هەیە تۆ ناشکرد لە هەر شوێنێ 20 بەشدار بۆ 30 بەشدار بە خەرا ساحەیەکی گەورە بگریت و کۆمەڵە مەسروفاتی زۆر بکەیت چکە ئێمە مەسروفاتی ئەمانە لەسەر شان و ئەستی خۆمانە لەبەرەوەی ناتوانین بەڕاستی لە هەموو شوێنێ بەهۆی 10 کەس 20 کەس ساحەیەکی گەورە بگریت مامۆستا حتمما جیاوازی لە ڕێگەزیان نییە بۆ فێربوون لە ئاەتەکانی قورآنی پیرۆز و تێگەشتنی و کارپێکردنیە بەڵام تا چەند گرنگە خانمانیش ینی ڕووبکەن ئەم جۆرە تاقیکردنەوەوانە گرنگی بە ئاەتەکانی قورآنی پیرۆز بۆ لی تێ بکەن لەوانەیە پیاوان بەشاز لە شێوازەکان بەشێکی زۆر لە برانی مسلمان لە دەرس و دەور لە شوێنێکی دیکە بتوانێت فێری ئەم جۆرە زانستانە فێری قورآنی پیرۆز بەڵام کەم هەیە بەهۆی مەشغەڵەتی خانمان بە ماڵ هەندێک خانمیژێ هە لە دەریشەوە کارەکە تا چەند گرنگە کاتێک دابنین بۆ ئەم جۆرە تاقیکردنەوەوانە بۆ فێربوون لە قورآنی پیرۆز زۆر گرنگە ئێستا ئێمە وەکو خۆمان ینی دەرزمان هەیە هەر لەو دامەزراوەیە بە تایبەتی بۆ کۆمەڵە ژنی لە خوێندەوەرمان داناوە فێری ئەلەبێ کوردی ئەەکەین لەگەڵ ئەوە زائدەن فێری ئەلەبێ عەرەبیشی ئەەکەین لەگەڵ ئەوە شافێری قورئان خوێندنەوەی ئەەکەین یعنی ئێمە چکا گرنگە بۆ ئافرەت زۆر گرنگە لە برەوەی ئافرەت لە ماڵۆ سەرکی لە ڕاستیە ئافرەت مناڵ پەروەردەکە ئافرەت پێویستی بە عیلمە من ئەگە خۆم عیلمێکی باشم پێ نەبێ لەکوێ ئەتوانم مناڵێکی باش پەروەردەکەم کەواتە یعنی لە ڕاستیە چەند بۆ برایان پێویستە چوار ئەوە بۆ خوشکان زەرورتر و پێویسترە لەبری سەرچاوی خێزان بگۆرە دایکانە دەستخۆش مامۆستا عومەر هاوکارانی ئەم پرۆژەیە کێ بوون و داواکاریتان چییە بۆ خەڵکی بۆی هاوکاریتان بکەن لەم پرۆژانەدا بڵێ تەمان ئەم پرۆژانە ڕاگەیەنرێت اینجا لە ڕێی خێرخوازان و خوای گەورە پاداشیان باتەوە کە ئێمە زۆر لە خێرخوازان هاوکارمانە بن بەدابیرکردنی عەمرە بەدابیرکردنی هەدیەی تر کە بۆ ئەوانەی کە دەرەچن و بڵێن سەرکەوتووە بن ئەمە هەمووی خێرخوازە خوای گەورە پاداشیان باتەوە ئێمە یانێکمان بە ئەو خێرخوازانەیە کە هاوکارمان بن بەڵام وەکو دانانی پرسیار و تەسیحکردنی پرسیارەکان ئێمە هەمووی لای خۆمانە بەڵام وەکو لایانی مادی خێرخوازان هاوکارمانن بەدابینکردنی ئەو خەڵاتانەی کە دیارێکرێ بۆ سەرکەوتووان کۆتاییە کە نەتیجەکەی دەرس و ڕاگەیەنرێت و تیرپشتی بۆ ئەکرێت بۆ ئەوانە زۆر باشە خەڵاتەکان چەند خەڵاتان ئامادە کردبووە لە چی پێکاتبوون خەڵاتەکان تا ئێستا 3 عەمرە خەڵات دیاری کراوە لەگەڵ 2 مۆبایل لەگەڵ
45 خەڵاتی تری جۆرا جۆرەکە بۆ سەرکەوتوان هیوادارین خێرخوازانی تریش بتوانن هاوکاری ترمان من بۆ ئەوی بتوانین زۆرترین خەڵات بین بە ئەوانەی سەرەکەون بۆ ئەوەی تەرجیع بێت بۆ پرۆژەکانی داهاتوومان کە بەسەرکەوتووی بەڕێوەبەرین ئینشاءالله. ئینشاءالله پرۆژەی دیکە ئینشاءالله پرۆژەی دیکەتان هەبێت لە کات و ساتی خۆی؟ ئینشاءالله ئێمە ساڵانە ئەو گەنجە بەڕێزانە مامۆستا ئاکام و مامۆستا هێمن لەگەڵ چەند گەنجێکە ئەوان پرۆژەکە ئامادەکەن. ئێستا پرۆژەیەمان جارێ تازەیە لە ساڵی داهاتوە ئینشاءالله ئەوان پرۆژەی تریان ئەبێت و ئاگاداری ئێماکەنەوە ئێمەش ئامادەکاری بۆ ئەەکەین و بۆ ئەوەی بەڕێوەبەرین. بەستا ئێستا دیاری نەکراوە کە چ سوورەتێک و چ پرۆژەیەکی ترمانە بێت. گرفتان نەبوو لە شوێن و ئەو شوێنی کە تاقیشتی تێدا ئەنجام درایانی پلەی گەرما و گەرماوشتەوە شۆ باش بوو پێمان پلەی گەرمە بەگشتی بڵین ئەم ساڵ ماشەڵڵا هەر گەرم هەر دانابەزێ لەبەرەوە چاوەڕێ بووین لەمە کۆتایی چلەی هاوینە هەر دۆزێ فێنێک هەستی بەس باش بوو کاتەکەی دەمە ئێوارە بوو لە سوارونی بەدواوە تۆزێ بەرەو فەرقەکە بەڵام هەر بۆ کەسێکی بەتەمان و کەسێکی کە توانای نەبوون گەنجێکم بینی دانیشتە بوو دایکی بە دیارە سێبەری بۆ کرد شتێکی زۆر جوان بوو ئەنجاوی خوا ڕۆڵە کۆڵمەی من ئاوا خزمەت دەکەم جا ئەوی تخوا مامۆستا پێی بڵێ هەموو شەوێت دوعاکەڵێ دایەت خوا بابایەکەوە بمرین ئەوە یعنی موقیفێکی زۆر حەزین بوو کەەوە ئەوەی بە دڵ و بە جۆش خۆشێکەوە ئەو مناڵی هێنابوو بۆ ئەو ئیمتیحان و سێبەری بۆ کرد بۆی ئیمتیحانکە ینی تاسیری هەیە بەڵام تاسیرەکە ئەو ئەجر پاداشتێک کە لەوا دەستێکەوێ یانی تاسیر ناکاتەوەی کە گەرما بێ سەرما بێ یان قەڵەواڵقی بێ. مامۆستا لە خەڵکی بەدەمەچوونی خەڵکی یاخود باسی خەڵکی بە تایبەت خانمانەوانی کە تەمەنیشانە بوو چییە لەسەر ئەم پرۆژەیەوە تا چەند دڵخۆشن ببوونی ئەم جۆرە پرۆژانە؟ سواز بخوا زۆر دڵخۆش بوو زۆر زۆر دوعای خێریشان بۆ کردین لەبەر ئەوەی کەوتیان ئێمە بۆی ئەم پرۆژانەوە لە ماڵەکانمان باش قورئان ئەخوێنرێ ماڵی وا بوو ئافرەتی وا بووی مامۆستا ئێمە 5 کەس بەشداریمان کردووە هەر 5مان قورئان ئەخوێنێ جاروێ هەر 5مان بێکۆ لە ماڵەوە ئەخوێنێ یعنی ئەلحەمدولیلا زۆر زۆر باش بوو زۆر خەڵک تامەزرۆی بوو ئەلحەمدولیلا. ئاسانکاری بۆ گەدایک کە بەشداری کردە هەوڵی با منداڵەکانیش لەگەڵ یا بەشداری کرد زۆر شتێکی جوان بوو هەبوو خێزانەکە هەمووی باشدار بوو هەبوو بڵێن دایکی وا هەبوو نەنکی وا هەبوو کوڕەزاکەی و کشەزاکەی لەگەڵ یا بەشدار بوون ئەونیان سعی بە نەنکەکەیان کرد بوو خۆیان لەبەریان کردبوو ئێتر پێکۆ هاتبوون ئیمتیحانەکەیان کرد هەبوو دوو خۆشک بوو هەبوو دوو خوشک و براژ نییە بوو یعنی بەگشتی ئەندامی خێزانەکە زۆربەیان ئەندام یەک خێزان بەجارێ 4-5 کەس بەشداریان کرد بوو بەهۆی یەکێکیان کە بەشدار بوو ئەوەی سعی کردوانی تریش فێر بوو ئەوانی تریش تومەحێکیان لێبار بوو الحەمدوللا زۆر باش بوو خەڵک زۆر بەگەرمی هاو بەدەمانە. سپاس بخوا. مامۆستا عومەر پرۆژەکەتان ساڵی یەک جار ئەنجام ئەدرێت وانە؟ بەڵێ. بیرتان لەوە نەکردوێتەوە لە ساڵێکدا چەند جارێک ئەم پرۆژێ ئەنجام بدەن؟ وڵی ساڵی دووجار خۆ هەمووی حەزەکەین هەشەش بانگجارێ بکرێت بەڵام خۆت زانی لە کاتی داوامی مەکتەب ئەوانە تۆزێت تاسیرە کاتە سەر قوتابیان و کە نەتوان وەکو پێویست سعی لەو بڵین سوورەتا بکەنیان لە بەریکەن زیاتر ئەکەوێتە ئەتڵی هاوینەوە بۆ ئەوەی زۆرترین کەس بتوانێت بەشداری بکە ئەگەنەوەکو حەز دەکەین ساڵی نەک دووجار سێ جاریش بکرێ بەڵام ئەزانم کۆزانم پرۆژەی تریش هەیە قورئان بەهاری دڵان ئەوە بەڕێوەیە پرۆژەی تریش کە لەم لەولاکرێت ینی خەڵک هەر فرای هەرەو ناکەوێت بەڵام وەکو خۆمان پرۆژەی ڕێگای ئازیزمان ساڵ یەک جار ئەتوانین بەڕێوەبەرین. مامۆستا وەکو سەرپەرشتیار ئەم جۆرە پرۆژانە بۆ پرۆژەکانی داهاتوو ئینشاءالله پێتان باشە شێوازی کۆششکردنی ئەو کەسە سعیکردن لەم کتێبەیە لەم سوورەتەیە چۆن چۆنی بێ باشتر چۆن بتوانێت لە بەریکا بە ئاسانتر بتوانێت زۆر ئاسان بێت و تاقیکردنەوەی کە دێتە بەردەمی. تەمان ئێمە پرۆژانی کە دیارەکرێت زۆر قرس هەڵ نابژێرێت لەبەری بۆ هەموو بتوان هەموو ئاستەکان بڵێم بتوانتیا بەشدار بن یعنی ئەو سوورەتانی کە هەڵە بژێرێت هەموو کەسێک ئەگە خوێنەوارێکی کەمیشی هەبێت ئەتوانێت لە بەری کات و تەفسیرەکەی بخوێنێتەوە ئەگە سوورەتێکی قورسی درێژ هەڵبژێری ئەوانە کەمترین کەس بتوانێت بەشدار بێت لەبەرەوە کە پرۆژەیە هەڵەبژێرێت یان سوورەتی هەڵەبژێرێت ئەو سوورەتە ڕەشاوی هەموو تەمەنەکان و هەموو
ئاستەکانەکرێت بۆ ئەوەی بتوانن زۆرترین کەس یا بەشدار بێت. زۆر باشە مامۆستا شەهلا ڕێنمایی ئێوە یاخود ئامۆژگاری ئێوە بۆ دایکان چییە بۆ ئەوی هانی منداڵەکانیان بدەن لەوەی کە لەم جۆرە پرۆژانە بەشداری بکەن ئەگەر خۆشیان نەتوانن بەشداری بکەن چۆن هانیان بدەن؟ بەڕاستی من بۆ دایکانە ئەڵێم ئەگەر هیچ ئومێدێکت نییە یاخود زۆر کەمتر خەمی بیری ئەوە کەرەوە ئینشاءڵڵا لە قیامەت تاجی زێڕین بکرێتە سەر ئەگەر لەبەر هیچ مناڵەکە هان نایە لەبەر ئەوە هانی بە یاخود ئەگەر لەبەر هیچ هانی نایە لەبەرەوە هانی بە ئەم مناڵە بتوانێت لە کاتی پیریا خزمەتێکت بکە کە مناڵ تێگەیشت لە دین و دیانەت سۆز و محەبەتی زیاتر بۆ ماڵەوە بێ زیاتر ئەتوانێت ڕێز لە ماڵەوەیان بکرێت بەڵام ئەگەر مناڵ دوور لە دین بوو یان هیچ شتێ نەگەیشت لە واتای قورئان نازانێت هەرو نازانێت ئەمە دایکێتی بە خێوی کردووە بەڵام کە تێگەیشت لە دین باشە زانێت پاداشتی دایک و باوک چییە چونکە بەڕاستم قورئانە هەمووی تێگەیشتن و ڕوونکردنەوەیە بۆ هەموو کەس ئەم مناڵەش تێگا ئەم دایکە بۆی ئەو دایکۆنە بۆی ئەجری دەست ناکە بۆی ئەو دایکۆنە بۆی ئەوی دەست ناکە پێ من هیوادارم دایکان زۆر هانی مناڵەکانیان زۆر تەرجیحیان بکە ئاماژت بکە کە خاوەنپێداویستی تایبەتیش لەم پرۆژە بەشداری کە ڕێژەیان چەند بۆوە جۆری ئەو خاوەنپێداویستی تایبەتانە کە بەشداریان کرد بۆ چی بوون؟ من خۆم لەوێ دایکێکم بینی دوو کچی هەبوو هەردوو کچەکەی نابیستە بوو هەردوو کچەکەی نابیستە ئەوی دانیشتوم هەمووی بەنووسیم هەمووی من نووسیم و ئەوان سیری دەستیان کردو ئەنجوتمە ئەمە بۆ ئەوە بێ هەر بەنووسی چکە تابێنە قسەشم کراوان تێناگەیشتن هەر ئەم نووسی ئەمەیان بۆ ئەوەیە ئەوە بۆ ئەوەیە ئەگەر بێتەوە ئاوایەتەوە خۆم شێوازی ئیمتیحانم لە ماڵە بۆ دانان ئەم ئەگەر بێتەوە هەر بە ئینووسینەکی لەم جۆرەیە ئەوەشی کە نابی نابوو خۆمان مامۆسای تایبەتمان بۆ دەرخان کردبوو ئەمان خوێندەوە ئەوەی نابیناکە بوو بۆمان ئەخوێندەوە ئەمان خوێندەوە ئەویش یەکسەری وت ئەوەیان بۆ ئەوە بێ فڵان بڵێن برزیاری حرفی جیم یان با یاندال بۆ فڵان بۆ شایە بەم شێوەیە بوو بەڵام نابیستەکان زیاتر دایکەکان ژماری بەشداربوونیان دیاریکرا بوو چەند کەس بوون دیاری نەکرا بەڵام تقریبا هەموو جارێ ڕێژەیەکمان هەیە هەموو کاتێ ڕێژەیەکمان هەیە لە هەردووە زۆر باشە مامۆستا عومەر دوا پەیامی خۆ دوا قسەیەک گەر شتێکمان بە بیرمان چوو بێ خۆت تێ ئاماژەی پێ بکەیت من ڕۆڵی جەنابتان کە ئەوە ئیعلانێکەکەن بەناو خەڵکا و بڵاوێکەنەوە ئەوە بڵێ ڕۆڵێکی کاریگەری هەیە هەر پرۆژەیە کە کرێ لە سلێمانی بێت لە کوردستانە بێت کە ئاوا خێری بێت ئێوە بتوانن بڵێن ڕۆڵتانی تیا هەبێ بڵاویکەنەوە بۆ ئەوەی زۆرترین کەس بتوانێت تا بەشدار بێت ئێمە لە ڕێی بڵێن فەیسبوک و ئەو پەیجانەی کە هەیە زیاتر بڵاوکرێتەوە کە خەڵک پەیوەندیەکە بەڵام دوای ئیعلانەکرێت لەلای جەنابتانەوەی بۆیە ڕۆڵی سۆشال میدیا ڕۆڵێکی گرنگە کە بتوانن ئەم پرۆژانە بڵاوکەن بۆی لەداهاتووە پرۆژەی گەورەتر جێبەجێ بکرێت خەڵک بتوانێت زیاتر بەشدار بێت لەم پرۆژە خێرانە. مامۆستا شەهلا پەیامی کۆتایی تۆ چییە؟ خۆی گەورە سەلامەت و سەرکەوتوتان کە ئینشاءڵڵا من پێیان تەنهاوەیە داوا لە دایک و باوکانەکەم زۆر هانی مناڵەکانیان بن زۆر هانی مناڵەکانیان بن بۆ ئەم جۆرە داوانکردن دەشیوەش ساق بماندوو نەبن. زۆر سپاسانەگەنەرێکە لە بەڕێز مامۆستا عومەر وەهاب سەرپەرشتیاری پرۆژەی ڕێگەی ئازیزمان و هەروەها مامۆستا شەهلا ڕەحیم سەرپەرشتیاری پرۆژەی ڕێگەی ئازیزمان یەخوا بەخێر بن خۆی گەورە پاداشتان مەفەقکە و خۆی گەورە مونەتان زیاتر ئەمە دڵخۆشین پێتان ئینشاءڵڵا سەرکەوتوو بن. یەخوا سەلامەت دەستی و خۆش بێ خۆی گەورە لە وڵایەتمان قوبوڵ کە دەستان خۆش بێ.